ئێمە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بڕیاری داوە کە لە ڕۆژی دەنگدانی تایبەت بەندکراوەکان و نەخۆشەکان لە نەخۆشخانەکان و لە بەندیخانەکان بۆیان نەبێت دەنگ بدەن. ئێمە پێمان وایە وەکو وەزارەت هەمووکو وەزیری تەندروستی و هەمووکو وەزیری کاریش بە وەکالەت دوای ڕاوێژ لەگەڵ بەڕێوەبەرانی گشتی و مستەشارەکانم پێمان وایە ئەم بڕیارێکە کە مافی ئەو نەخۆشانە و مافی بەندکراوەکان ئەفەوتێنێت، ئەوانش هاوڵاتی ئەم وڵاتن، هاوڵاتی ئەم هەرێمن و پێویستە دەنگ بدەن و پێویستە ڕای خۆیان بڵێن. بۆیە ئێمە بەیانی نووسراوێکی ڕسمی تەوجیهی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان دەکەین و داوایان لێ دەکەین کە بۆ بڕیاری خۆیان نابچنەوە بۆ ئەوەی ئەو بەندکراوانە و ئەو هاوڵاتیانە و ئەو نەخۆشانەش بێبەش نەبن لەو مافە و مافی خۆیان لە ممارەسەکردنی دیموکراتیت و لە مافی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا پیادە بکەن و دەنگ بدەن.